بەڵێ مامۆستا محەممەدم هەر لە هەولێر ناهۆلێر لە خزمەتدا مامۆستا محەممەد. کاک دکتۆر بەخێراتنی جەنابەت دەکەم، خۆشحاڵ بووم کە لێرە لەگەڵمانی. بەڕاستی لۆمە خزمەتتان لە خزمەتتان ئینشاڵڵا گەورەیە. بەڕێز خواش دەزانی لە پێناوی خوا زۆرمان خۆش دەوێت. ئەحەبەکم الله، خوا خۆش بەس یەک نوقتەمان هەیە کاک دکتۆر، مەسەلەی مەولود. مەولود بە خۆت دەزانی تایبەتمەندیەکی شاری هەولێر. ڕاست لەلا ئێوەش زۆر ڕەخنە لە مەولود دەگیرێت. ئەو ڕۆژ دەمەوێت باسەکە گرێ بدەم ڕێک لەگەڵەوەی کە باس کرد خزمەتی خوا و خاک و دین و بابێن خەڵک و دین باشە ناکرێ ئەمە لە ڕێگەی ئەو مەولودا بتە، یعنی خاڵە چووە چەرخان، یعنی نوێگەریەک زیاتر خزمەت بکەیت لە ڕێگەی ئەو مەولودا. بارەکەڵڵا، خوا خێرت نووس. خوا سەلامەتکە بڵێ. ئێمە یعنی کە لەگەڵ ڕێز و حرمەت و خۆشەویستیم بۆ خەڵکی هەولێر دەڵێ خەڵکانێک لێرە مەولود دەکە، مانەوە نییە کە کەسێک مەولودی کرد یعنی دوژمنایەتی و کێشە دەست پێ بکا برام. بە مونکەر دەڵێن مونکەر. بەڵام یەک شت بزانین، ئەو ئاینی پیرۆزی ئیسلامە خۆی کاملە. ئەلیەومە ئەکمەلت لەکم دینەکم، دین کاملە، پێویستی بە زیادەکاری نییە برای شیرینم. و بڵێ وەڵا بەکاری دێنین بۆ داوا، ئەلحەمدوللای وەسائل و ئەدەواتی داوا زۆرە ئێستا، دەتوانین هەموو ڕۆژێ داوا بکەین، دەتوانین لە کەناڵەکان و لە ڕادیۆکان و لە تۆڕە کۆمەڵایەتەکان بەردەوام داوا بکەین. یعنی داوا بۆ دینی خوا و زیندوکردنەوەی ژیان نامی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵام لەسەر مەولودێکی یەک ڕۆژەی ساڵانە نەوەستاوە. بارەکەڵڵا فیک.